ڕێز و سڵاو بۆیەوە گوێگران و بیسەرانی خۆشەویستی تلویزیۆنی کۆمەڵا لەگەڵتاندان بۆ پێشکەشکردنی گەشتی هەواڵەکانی ئەمڕۆ ڕۆژی یەکشەممە سەرتاش بە سەردێڕی چەند هەواڵەیەک دەست پێ دەکەین گیان بەختکردنی دوو کرێکار لە ورمێ و ساوە بڕێنداربوونی کۆڵبەرێک لە سنووری بانە سازکردنی پەروەندەی نوێ بۆ ئەحمەد ڕەزا حایری لە زیندانی قزل حەسار سووتانی دەیان هێکتار لە پوش و پاوانی گوندەکانی دەوروبەری بۆکان تاڵانکردنی مادەنەکانی تیکاب لەلایەن سپای پازداران و هەژاری خەڵک کۆبنەوەی خەڵکی کاشان و بابولسەر دەشت بە نەبوونی خزمەتگوزاری و کۆبوونەوەی ئێرانیانی ئازادی خواز لە ئەڵمان و سوید گیان بەختکردنی دوو کرێکار لە ورمێ و ساوە ڕۆژی هەینی حەڤەی گەلاوێژ دوو کرێکار لە شارەکانی ورمێ و ساوە بەهۆی نەبوونی ئیمەنی شوێنی کار گیانیان بەخت کرد بە پێڕاپۆرتەکان کرێکارێکی گەنجی خەڵکی گوندی بەڕوشقاڵانی سەر بە شەرستەنی سەڵماس بە ناوی سابیر عومەری بەهۆی بەربوونەوە لە بەرزایی بریندار و پاش گواستنەوە بۆ نەخۆشخانەی ورمێ گیانی بەخت کردووە لەلایەکی دیکەشەوە کرێکارێکی خەڵکی شاری ساوە لە کاتی کارکردن لە کارگەیەکی سەنعەتی بەهۆی بەرکەوتنی شتی سەخت دەستبەجێ گیانی لەدەستداوە برینداربوونی کۆڵبەرێک لە سنووری بانە ڕۆژی شەمە هەژدەی گەلاوێژ کۆڵبەرێک بە ناوی ڕەحیم ئەحمەدی بە تەقەی هێزەکانی ڕژیم لە سنووری زەڵەی بانە بریندار کرا بە پێڕاپۆرتی کۆڵبەر نیوز هێزە سەرکوتگەریەکانی حکومەت لە سنووری زەڵەی بانە کۆمەڵێک کۆڵبەریان داوەتە بەر دەستڕێژی گولەو لە ئەنجامی و هێرشەدا کۆڵبەرێک بە ناوی ڕەحیم ئەحمەدی بە سەختی بریندار و ڕەوانەی نەخۆشخانە کراوە جێگای ئاماژەیە کە ڕەحیم خێزاندارە و باوکی دوو منداڵەوە ئێستاکە لاقێکی بە سەختی بریندارە سازکردنی پەروەندەی نوێ بۆ ئەحمەد ڕەزا حایری لە زیندانی قزل حەسار ئەحمەد ڕەزا حایری بەندکراوی کوردی ڕاگیراو لە زیندانی قزل حەسار پاش دەربڕینی ناڕەزایەتی لە ئاز هەڵسوکەوتی وەحشیانی هێزەمنێتیەکان پەروەندەی تازەی بۆ سازکراوە ڕۆژی چواری گەلاوێژی ئەم ساڵ هێزەمنێتیەکانی زیندانی قزل حەسار هێرشیان کردە سەر بەندکراوانی سیاسی و کۆمەڵێک بەندکراویان بە لێدان بۆ بەندی تاکەکەسی گواستەوە ئەحمەد ڕەزا حایری پاش برینداربوون بە زەربەی باتۆمی سەرکوتگەرانی حکومەت لە ئاز هەڵسوکەوتی مەمورانی ڕژیم ناوسایەتی دەربڕ بەڵام وەزارەتی ئیتلاعاتی ڕژیم لە پەروەندەیەکی تازەدا ناوبراوی بە تەبلیغ دژی نظام تۆمەتبار کردووە و ئەو بەندکراوەی بۆ دادسەرای گشتی و ئینقلابی کەرەج بانگێش کردووە سووتانی دەیان هێکتار لە پوش و پاوانی گوندەکانی دەوروبەری بۆکان ڕۆژی هەینی حەڤەی گەلاوێژ 200 هێکتار لە وەرگە و پوش و پاوانی گوندەکانی مەحمودابات و جمبۆغا لە ئاگردا سووتان و زیانێکی زۆر بە سروشتی ناوچەکە گەیشت بە پێو دیمەنانی لە تۆڕە کۆمەڵاتیەکاندا بڵاو کراونەتەوە ئەندامانی ئەنجومەنی ژینگە پارێزی سروشت خۆیان گەیاندووەتە شوێنی ڕووداوەکە و پاش چەند کاتژمێر تێکۆشان توانیویان ئاگرەکە کۆنترۆڵ بکەن بەڕێوەبەرانی ئەنجومەنی ژینگە پارێزی سروشت داوای لە خەڵکی ناوچەکە کردووە ڕێنماییەکان لەبەرچاو بگرن و خۆیان لە ئاز پاراستنی ژینگە بەرپرسیار بزانن تاڵانکردنی معدەنەکانی تیکاب لەلایەن سپای پازداران و هەژاری خەڵک وەستانداری ورمێ دانی بەوە داناوە کە معدەنی زێڕی زەرەشۆرانی تیکاب کە یەکێکە لە گەورەترین کانگاکانی زێر لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست هیچ سوودێکی بۆ دانیشتوانی ناوچەکە نەبووە و دەرئەنجامی لە بواری بەرپرسیارەتی کۆمەڵایەتیەوە سفر بووە ئەم لێدوانە لە کاتێکدایە کە ساڵی ڕابردوو بە بڕی 2200 کیلۆگرام زێر لەم کانگایە دەرهێنراوە شاری تیکاب سەرڕای هەڵکەوتنی لەسەر یەکێک لە دەوڵەمەندترین ناوچە کانزاییەکانی ئێران بە یەکێک لە ناوچە بێبەشەکانی پارێزگای ئازەربایجانی غەربی دادەنرێت و دانیشتوانەکەی ساڵانێکە گلەی لە بێبەشبوونیان لە داهاتی کانگاکان و پیسبوونی ژینگە دەکەن ئازادی سامان کەریمی بە وەسیقەی قورس لە زیندان ڕۆژەی شەمە سامان کەریمی تەمەن 33 ساڵ و خەڵکی بانە پاش 2 مانگ و 15 ڕۆژ دەست بەسەرکران بە دانانی بارمتەی 5 ملیار تمەنی لە بەندینخانەی بانە ئازاد کرا
ڕۆژی یەکشەمە 4 جۆزەردانی 1404 سامان کەریمی و فەرزانە ڕەشیدی لەلایەن هێزەکانی ڕژیمەوە دەست بەسەر کران. سەرەتاکانی مانگی پوشپەڕی ئەم ساڵیش سامان کەریمی لە گرتوخانەی تڵعاتی بانا بۆ زندانی و شارە ڕاگوێزرا و فەرزانە ڕەشیدی ڕەوانەی بەندینخانەی ناوەندی سەقز کرا. پێنجی گەلاوێژی هەمان ساڵ یان ئەم ساڵ فەرزانە ڕەشیدی هەوژینی ناوبراو بە دانانی بارمتەی 1 ملیارد و نیو تمەنی لە زندانی سەقز ئازاد کرا. کۆبنەوەی خەڵکی کاشان و بابولسەر دژ بە نەبوونی خزمەتگوزاری. ڕۆژی شەمە 18 گەلاوێژ کۆمەڵێک لە دانیشتوانی شارەکانی کاشان و بابولسەر دژ بە نەبوونی ئاو و بەرق خۆپیشاندانیان کرد. بە وتەی ناڕازیان ڕۆژانە 6 بۆ 10 سەعات ئاو و بەرقیان قەچع دەکرێت و بەرپرسانی دەوڵەت هیچ بایەخێک بە ژیانی و کەسب و کار و تەندروستی خەڵک نادەن. لە بەرامبەریشدا قەبزی چەند ملیۆنی بۆ خەڵک دەنێرن. لە حاڵێکدا هیچ خزمەتگوزاریەکیان پێشکەش بە جەماوەر نەکردووە. ناڕازیان بە کۆبوونەوە لە بەردەم ئیدارەی بەرق و ئاوڕێی شارەکانیان دەست بە بەرپرسانی حکومەت دروشمیان بەرز کردوێتەوە و خوازیاری دابینکردنی خزمەتگوزاری بوون. ناڕزایەتی خوازیارانی مەسکەنی میلی لە یەزد. ڕۆژی شەمە خوازیارانی پرۆژەی مەسکەنی میلی پەردیسی ژیان لە شاری یەزد دژ بە ناڕۆنی چارەنووسی خانوەکانیان کۆبوونەوە. بە پێڕاپۆرتەکان ناڕازیان لە بەردەموستانداری یەزدا خۆپیشاندانیان کردووە و خوازیاری ڕادەستکردنی خانوەکان و کەمکردنەوەی نرخی بەهرەی بانکی بوون. خوازیارانی مەسکەنی میلی ڕایەنگەن پێشتر دەوڵەت هەزینەی دروستکردنی شوقەکانی وەرگرتووە، بەڵام ئێستا داوای پارەی زۆرتر دەکات و خەڵکیش نایەنەوێت تاوانی گەندەڵی بەرپرسانی حکومەت بدەنەوە. سەپاندنی سزای نوێی زیندان بەسەر عەلی یونسی و ئەمیر حسێن مورادی مۆستەفا نیلی پارێزەری دادگوستەری ڕایگەیان لەقی 29 دادگای ئینقلابی تاران لە پەروەندەیەکی تازەدا عەلی یونسی و ئەمیر حسێن مورادی دوو خوێندکاری بەندکراوی بە زیندان مەحکوم کردووە. ئەو دوو بەندکراوە سیاسیە پێشتر بەهۆی هاوکاری نەکردن لەگەڵ سوپای پاسداران هەر یەکەو بە 16 ساڵ زیندان سزا درابوون کە 10 ساڵیشیان بۆ جێبەجێ دەکرێت. عەلی یونسی و ئەمیر حسێن مورادی لە ساڵی 1399 هەتاویەوە زیندانی کراون، بەڵام هەر جارە و پەروەندەیەکی تازەیان بۆ ساز دەکرێت. لە نوێترین پەروەندە سازی وەزارەتی ئیتلاعاتدا ئەو دوو بەندکراوە سیاسیە بە تۆمەتی تەبلیغ دژی نظام هەر یەکەو بە 15 مانگ زیندان سزا دراون. عەلی یونسی لە پەروەندەیەکی دیکەشدا بە تۆمەتی پاڵپشتی لە ئیسرائیل بە 5 ساڵ زیندان محکوم کرا. بەستەریبوونی 10,000 منداڵی خۆزستانی بەهۆی پیسی هەوا لە نەخۆشخانە. جێگیری سەرۆکی زانکۆی زانیاری پزیشکی خۆزستان ڕایگەیاند لە ماوەی 2 هەفتەی ڕابردوودا 10,000 منداڵی و پارێزگایە بەهۆی پیسی هەوا لە ناوەندە دەرمانیەکان بەستەری کراون. بەوتەی چالاکانی مەدەنی خۆزستان لە سەرەتای وەرزی هاوینەوە گەردەلوولی خۆڵ و دووکەڵی ئاگرکەوتنەوە لە تەڵاوی هۆوەیزە ژیانی بۆ دانیشتوانی و پارێزگایە تاڵ کردووە و دەوڵەت هیچ هەنگاوێکی بۆ پاراستنی تەندروستی خەڵک هەڵنەگرتووە. لە ماوەی 2 هەفتەی ڕابردوودا 10,000 منداڵ بەهۆی هەناسەتەنگی ڕەوانەی ناوەندە دەرمانیەکان کراون و زەرفیەتی نەخۆشخانەکانیش بە تەواوی پڕ بووەتەوە. گواستنەوەی ئەرغەوان فەلاحی بۆ بەندی ژنانی زیندانی قەرچەک. ڕۆژی شەممە 18 گەلاوێژ ئەرغەوان فەلاحی پاش 2 مانگ بەندکران لە بەندی تاکە کەسی زیندانی فەشافویە و گواستنەوەی بۆ شوێنێکی نادیار بۆ بەندی ژنانی سیاسی زیندانی قەرچەک ڕاگوێزرا. ڕۆژی شەشی ڕێبەندانی ساڵی 1403 هەتاوی ئەرغەوان فەلاحی بە تۆمەتی تەبلیغ دژی نظام و هاوکاری لەگەڵ گروپە نایارەکانی ڕژیم دەست بەسەر و بۆ ماوەی چەند مانگ ئەشکەنجە و لێپرسینەوەی لێکراوە. پێشتریش نەسڕوڵڵا فەلاحی باوکی و بەندکراوە سیاسیە باسی لە دیاریکردنی وەسیقەی 2 ملیارد تمەنی بۆ ئازادی کچەکەی کردهبوو، بەڵام وەزارەتی ئیتلاعات ڕێگەی لە ئازادی ئەو بەندکراوە سیاسیە گرتبوو. کۆبنەوەی ئێرانیانی ئازادی خواز لە ئەڵمان و سوید. ڕۆژی شەمە 18 گەلاوێژ کۆمەڵێک لە ئێرانیانی ئازادی خوازی دانیشتووی ئەڵمان و سوید بە پێی ڕەواڵی هەر هەفتە دژ بە کۆماری ئیسلامی خۆپیشاندانیان کرد. بە پێوە دیمەنانی لە تۆڕە کۆمەڵایەتیەکاندا بڵاو کراونەتەوە ئێرانیانی ئازادی خواز بە بەدەستەوەگرتنی وێنەی بەندکراوانی مەحکوم بە ئێعدام و قوربانیانی سەرکوتی کۆماری ئیسلامی
دژ بە ڕژیم دروشمیان بەرز کردوێتەوە و خوازیاری هەڵوەشانەوەی سزای سێدارە و ئازادی هەموو بەندکراوانی سیاسی بوون. خۆپیشاندانی دژبەرانی شەڕ لە بەریتانیا و تونس ڕۆژی شەمەش دەیگەلاوێش دژبەرانی شەڕ و لایەنگرانی گەلی فەڵەستین لە بەریتانیا و تونس دژ بە کۆمەڵکۆژی خەڵکی خەزە لەلایەن ئیسرائیلەوە خۆپیشاندانیان کرد. بە پێی راپۆرتەکان هەزاران شارومەندی تونسی بە خۆپیشاندان لەسەر شەقام و دژ بە دەوڵەتی ئیسرائیل دروشمیان بەرز کردوێتەوە و دژایەتی خۆیان لەگەڵ بڕیاری دەوڵەتی وڵاتە بۆ داگیرکردنی تەواوی غەزە و درێژەی هێرشەکانیان بۆ سەر لوبنان دەربڕیوە. هاوکاتیش لە شاری لەندەن سەدان لایەنگری گروپی هەوڵدان بۆ فەڵەستین دژ بە پشتیوانی دەوڵەتی بەریتانیا لە ئیسرائیل خۆپیشاندانیان کردووە. بەڵام هێزەکانی پۆلیس هێرشیان کردوێتە سەریان و چەندین کەسیان دەست بەسەر کردووە. وەڵا بینەران دوایین هەواڵمان سەبارەتە بە ڕێپێوانی هەزاران کەسی خەڵکی ئیسرائیل دژ بە ناتانیاهو. شەوی شەمە هەژدەگەلاوێژ 6,000 شارومەندی ئیسرائیلی لە گردبوونەوەیەکی گەورەدا دژ بە دەوڵەتی ڕازگەرای نەتەنیاهۆ خۆپیشاندانیان کرد. بەشداربوانی و چالاکیەوە دەستەوە گرتنی وێنەی دیلەکانی دەستی حەماس و منداڵانی برسی غەزە دژ بە نەتەنیاهۆ دروشمیان بەرز کردوێتەوە و خوازیاری کۆتایی هێنان بە شار ئازادی دیلەکانی دەستی حەماس گەیاندنی یارمەتی بە خەڵکی لێقەوماوی غەزە و محاکمەی بەرپرسانی دەوڵەتی ئیسرائیل بە تۆمەتی جەنایەت دژی مرۆڤایەتی بوون. وەڵا بینەرانی خۆشەویست گەشتی هەواڵەکانم پێشکەشکردن کات ساتێکی خۆش بۆ هەموو لایەک.